لا برگەی یەکەمی ئەمڕۆی بیانی باش کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر داخوازی و مافی داواکاری و مافەکانی کورتەباڵەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا یادی دامەزاندنی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان بوو. ساڵانە کورتەباڵەکان لە هەرێمی کوردستان داخوازی جۆرا و جۆریان هەبووە تا چەند لە ئێستادا داخوازیەکانیان دابینکردنی مافەکانیان لە ڕێی داواکاریەکانیانەوە کە ساڵانە بەرزی دەکەنەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان جێبەجێ کراوە. ئەمڕۆ لەگەڵ عومەر جەبار سەرۆکی گشتی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک عومەر بەخێربێیت بیانی باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا یادی ڕێکخراوەکەتان بوو، ئێوە ساڵانی پێشتریش لە یادەکەتاندا هەندێک جارمانتان دەگرت داواکاریتان بەرزەکردەوە بەگشتی تا چەند ئەو داواکارانی کە ساڵانی ڕابردوو هەتان بووە جێبەجێ کراوە تا ئێستا چەندی لێ جێبەجێ کراوە؟ ئێمە وەکو کۆمەڵی کورتەباڵەکان 21 ساڵەی بوو لە 26 یانزینەوە دامەزراوە ئەم ڕێکخراوە. بەڕاستی پیرۆزبایی لەسەر جەم کورتەباڵەکانی گیان و کوردستان و عێراق شەکەم بە خۆشبەختانە ئێمە بەڕاستی کە ئەو ڕۆژە یادمان کردەوە بە یادێکی باشە و بە یادێکی داهاتەوە. بەڕاستی 28 شوقا ڕۆژە افتتاحی کرایەوە بۆ خزمەتکردنی سەرجەم کورتەباڵەکان کە خۆتان دەزانن ئەو داهاتەوە ئەو موچە 150,000 بۆ کورتەباڵەکان بەڕاستی ساڵ 28 نیشتەجێبوون دابش کرا بەسەر ئەندامەکانتاندا یان کورتەباڵەکاندا تەوزیع ناکرێت بەسەر ئەندامەکانە ئەکرێتە داهاتی بۆ خزمەتکردنی ئەو کورتەباڵانەی کە پێویستیان بە چارەسەر پێویستیان لەلایەن استثمارێکەوە لەلایەن بەڕێز کاک ئەحمەد ئیسماعیلەوە بە سوپاس و پێزانینەوە بەڕاستی هاوکار و پشتیوانمان بوو. ئێمە داوامان لێ کرد خۆشبەختانە بۆمانی جێبەجێ کردو. شتێکە لە ڕێی بەکرێدانەوە یاخو لە ڕێی چیەوە دەکرێتە داهاتێک؟ ئەوە لەلایەن لەژنەکەمانەوە بەڕاستی لەژنێکی بۆ دانی بار شێوەیەک بێ کە گرنگەوەیە بە عەدالەت ئەو چۆن ئەکرێتە داهاتی ڕێکخراوەکە و چۆن کاری لەسەرکرێ بۆ هێشتا بڕیارمان نەداوە ئینشەڵا لەژنێ داخوازی دیکەتان جیاواز لەوە کە دیارە وت لەلایەنەوە بەرهێنێکەوە ئەنجام ئەوەی کە پەیوەندی بە لایەنی حکوومەتەوە هەیە وەکو لایەنی پەیوەندیدار ئەو داخوازیانی کە ساڵانی ڕابردوو هەتان بوو هەمان داخوازیتان هەیە یاخود لێ جێبەجێ کراوە؟ هەمان داخوازیمان نەبووە، ئێمە داواکاریمان کردووە بەڕاستی هەموو ساڵی یادمان کردێتەوە یادداشتنامە و بەیاننامە و ڕێپێوان و هەموو شتەکانمان کردووە تەبەر ڕێگاکانمان کردە بەر. بەڕاستی ئیمساڵ هاوڵاتیانی خۆشەویستمان کردە حکوومەت بەرپرس پشتیوانمان بێ بەیاننامە و یادداشتنامەکانماندایە جەماوەری خۆشەویست. بەڵێ دەزان بەکێ چیان کرد بۆ ئێوە هاوڵاتی ئەو هاوڵاتی خۆشەویستانم بڵێ پشتیوانی ئێمەیان دەربڕێ بۆ ئەوە کە هاوکار و پشتیوانمان بن کە پەیوەندی بە لایەنە سیاسیەکانەوە بکەن بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بکەن. ئێستاکە ئێمە گرفتمان زۆرە. داواکاری ئێوە ببوورە کاک عومەر داواکاری ئێوە چی بوو؟ هەر داواکاری هەمان ساڵی پار بوو یان؟ بەڵێ ئێمە داواکاریمانەوە بووە بە تایبەتی ساکە لە ڕووی تاعیناتەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ڕێگاوبانەکانەوە بەڕاستی داواکاریەکانمان هەموو ساڵێک ئەمانە پێشکەشەکەن و جێبجێەکەن هەندێکی یان تا چەندێک جێبەجێ نیوەی جێبەجێ کراوە ئەوش لەلایەن ڕێکخراوەکەوە بە زەختی ڕێکخراوەکە بوو بە دەستی کارگێر بوو. بەڕاستی بەسپاسەوە ئێمە بەڕاستی ئەندامانی خۆمان باشیەوەی بێ ماف لە چۆ بێ بۆ کورتەباڵەکان ئێمە ئەڕووین بە دووێکەوینیان باشیەوەی بێ ئێمە ئەبێ مافەکانی کورتەباڵەکان بەدی بێنین. دەساکە یاسایەکمانێ یاسای کۆمەڵی کورتەباڵەکان لە پەرلەمانی کوردستانە بەڕاستی ساکە خۆتان جێبجێکرێ وەکو خۆی خوێندنەوە یەکەمی بۆ کراوە بەداخەوە ساگە پەرلەمانی کوردستان ناوای لاتوە بەڕاستی سا وڵاتەکەمان وای لاتوە بە قەیرانی تر ڕۆیوە ئێمە بێم قەیرانی یاساکە هێشتان لە پەرلەمانە خوێندەوەی یەکەم تازە بۆ کراوە. بەڵێ لە پەرلەمانە خوێندنەوەی کشمی بۆ کراوە ئەو یاسایە بێتەدی بەڕاستی خەونی زۆربەی کورتەباڵەکان دێتە چینە و داخوازیانی ئێوە کە ئێوەتان لە ڕێی یاساکەوە بۆتان فراهم بکرێ ئێستا گرنگترین داخوازی بۆ کورتەباڵەکان چییە؟ ئەوە زۆربەی خەونی کورتەباڵەکان دێتە دی زۆربەی پێداویستەکانی کورتەباڵەکان لە یاساکە چیتە ئەوەی کە ئێوە
لە بەرچاوی ڕەوشەوە بۆ نمونە سا کورتەباڵایە لە مەکتەبەکان هەیە لە خوێندنگاکان هەیە بەڕاستی کاراسانەیەکی بۆ نەکراوە لە هیچ ڕوویەکەوە لە ڕووی دەبلوسیەوە لە ڕووی سەبورە و ڕەحلە و ڕەمپاوەمانەوە بەڕاستی ئێمان ڕووینە لای مەکتەبەکان و بە هەر شێوێ هەرچی یاسایەک تێ من ڕوبەڕووی محکەمە مەکەیتەوە ئەو یاسایە ببێت بەڕاستی پشتیوانی ئێمە بێ زۆربەی خەونەکان دێتە دی لا ڕووی موچەوە سا موچەیەکمانێ 150,000 بەشی بژەوی کەسێک ناکە بەشی مناڵێکی بەرپرس ناکە بەشی ڕۆژانی کاتێکی بەرپرس ناکە ئەو موچە ماگانەیەت یان ئێوەش بە هەمان شێوەی فراوانبەرەکانی تر ئەو 150,000ش ڕسمی نییە بەشی ڕسمی نییە وەکو چۆن وەرەگرن لێکن وڵاو 150 لە کاتی بەڕێز کاتۆ بەرەم بوو سپاسیەکەین بەڕاستی کە بۆمانی بڕێەوە کە ئێستاکە و موچەی کە ڕسمی نییە نەشوبنی سلفەی زەواجەکە سلفەی قاراتەکە بەڕاستیمە گەورەترین کێشەیە لای ئێمە ئێستا ئێوە ڕێژەی کورتەواڵەکانی هەرێمی کوردستان چەندە یانەوەی کە لای ئێوە بێت 4120 کورتەواڵایە لە کوردستان لەسەر جەم شوێن ناوچەکان و پارێزەکانی هەرێمی کوردستان بەڵێ نام شوێنەکانە بەڵێ هەمانگیتان لەگەڵ ڕێکخراوە کەمەندامێکە ئەو ڕێکخراوانی دیکە کە تایبەتن بە مافەکانی کەمەندامان بەگشتی هەمانگیتان چیە بۆ داواکردنی داخوازیەکانتان علاقاتێکی زۆر باشمانەیە بەڕاستی بڕیارێ دەرچێ لە بەرژەوەندی کەسانی خاوەن پێداویستی تایبەت نەبێ سەرجەم ڕێکخراوەکان کۆبینەوە و بڕیار لەسەرەدین و بەرامگاری ئەو بڕیارەی حکوومەت دەبینەوە هەر شێوەی لە بەرژەوەندی خاوەن پێداویستی تایبەت نەبێ ئێمە ڕەتێکین باش لەسەر ئێستا خۆمان لەزان قەیرانی دارایی هەیە لە هەرێمی کوردستان ئێوە کۆمەڵی ئێوە چۆن ڕوبەڕووی ئەوە بنەوە کە قەیرانی دارایی زۆر تەسیرتان زێنەکە لەگەڵ موچەش هاتنی موچە چۆنە هەر هی ئێوەش تەخیرە بێت موچە ئێوەشیان ئێوە ناڕەسمیە بەڵام وەکو خۆیەت یان تەخیر ناوەی تاسیری بڵێ تاسیری لێمان کردووە ساکە بەڕاستی کە بە هەر شێوەیە بێت تاسیری لەسەر جەم کورتەواڵەکان کە کورتەواڵەکان بەڕاستی تاسیراتی لەگەڵ ئینسانێکی ساقە بەڕاستی جیاوازە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی نەخۆشیەوە لە ڕووی پێداویستیەکانیەوە زەواجی کردووە ساکە کرێنیشینە بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان 150,000ەکە چش پێ ڕەوا نابینێ ئێمە داوامان نەکردووە چاڵەنەوتێکمان بداتێت داوامان نەکردو بەڕاستی ئەو هەموو داهاتە ئێمە شەریکایەتی بکەین و لەگەڵیان شەریک بین ئێمە داوی مافی خۆمانەکەین مافەکانمان بێتە دی ڕاستی زۆربەی ساکان بێقەیرانیە تاسیری کردوەست لەسەر جەم کورتەواڵەکان ئەمە گەورەترین بەڕاستی کێشە ڕوویداوە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەت تشمانەی وەزارەتی کارباری کۆمەڵایەتیە تا ساکەی جوڵامێکی نییە و ناتەتە سەر خەتش قسەتان کردووە لەگەڵیان داوای هیچتان کردو تا ئەوان وەڵامیان نەبێتیت لە هەموو وەزارەت و لە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو یادداشتنامە و بەیاننامە و داواکاریەکانمان لەسەر مێزەکانیان بەڵێ بەڵام گلەیەک زۆرجار لە ئێوە دەکەی ڕێکخراوەکانی تایبەت بە مافی خاوەن پێداویستی تایبەتەکان دەوترێت ینی یەکدەنگ نین بە تایبەت ئەو ڕێکخراوانی کە لە سنووری هەولێر کار دەکەن لەگەڵ ئێوە ینی کۆدەنگ یەک نییە بۆی کە فشارەکانتان بەیەکەوە زیاتر کاریگەری هەبێت لەسەرەوەی کە مافەکانتان زووتر بۆ دابین بکرێت زووتر بێن بەدەم داواکاریەکانتانەوە خۆی من شت ناشارمەوە لەیرە تاسیراتی نییە تاسیراتی لەوەیە بەڕاستی ئێمە لەژێ کاریگەری حیزبانیمە بەسپاسەوە لێرە ینی شێتی نیشتمانی کوردستان باڵابەر دەستە یان باشێ بێ ینی دەداخولی ئیشوکار و کاری لەگەڵ ڕێکخراوەکانی هەولێرەوە لەگەڵ کورتەواڵەکان لە هەولێر مانگیتان هەیە لە هەولێر بەڵێ هەمانە بەڕاستی تر باشێوە بێ ئەوش بەڕاستی ناتوانم لێرە باسی مەبەستان چێ لە تەسیرات ینی ئەوان لە ژێر کاریگەری حیزبەکانی بەڵێ بەس من بەسپاسەوە ئێمە هەر شتێک ڕووی بدا بەڕاستی ئێمە خۆمان داواکەیان لە نەبوونی ئەو یەک دەنگێ و هەمانگیە لە بینی ئێوە بۆنەوە ڕێکخراوەکانی هەولێر بە تایبەت کۆمەڵی کورتەواڵەکان یاخود ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بە داواکردنی مافی خاوەن پێداویستی تایبەتەکان لە هەولێر ئەم نەبوونیم هەمانگیە کاریگەری نەبووە لەسەر دەنگی ئێوە لەسەر فشارەکانی ئێوە بەڵێ کاریگەری کردووە لەسەر هەم ڕێکخراوەکان و هەم بە هەر شێوەیە بێ لەسەر داواکاریەکانمان بەس ئێمە تاسیراتمان لێ ناکە بە هەر شێوەیە بێ بەڕاستی فەرق و جیاوازی ناکەین لە زاخۆوە تاقانەکەین ئێمە خزمەت ئێوە تا ئێستا لەسەر ینی بۆ باشترکردنی پەیوەندیەکان ئێوە بەیەکۆ دانیشت و قسەتان کردووە یان
هەر کەسە لە ژێر کاریگەری حزب ئێمە توان نییە هەر شتێک بێ بەڕاستی ئێمە سەردانیانەکەین و پەیوەندیشمانەیە لەگەڵیان و بەڕاستی من لێرەوە سپاسەوە هیچ ڕێگریەک و هیچ داخلێکش نییە لێرە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیکانە ئێمە ئەگەر شتێک ببێ داوا لە مەکتەبی ڕێکخراوەکانەکەین داخل ما بکە یان پشتیوانی ما بکە ئێمە خۆمان ڕێکخراوەکان بەڕاستی شتێکی وایە ئێمە لە ژێر کاریگەری بەڵێ ئێستا ئێوە داخوازیەکانتان چییە؟ گرنگترین داخوازیەوە لە ئێستاە داواکاریەکانمان لەسەر لە ڕووی خوێندنەوە تا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی باری داراییتوە لە ڕووی ڕێگاوبانەکانەوە تا بەڕاستی لە ڕووی تایناتەوە تا داواکاریەکانمان بەڕاستی ئێمە داواکاریەکی بەڕاستی لەسەر هەر لەسەر بودجەیەکی وەزارەتێکە بەڕاستی داواکاریەکانمانەوە نە زۆر نییە یعنی ئەمە بە شێوەیەکە ئێمە داوامان نەکردووە بەڕاستی کە بێن ڤیلامان بۆ بکەن یان شوقەمان بۆ بکەن بار شوێ لە ڕووی نیشتەجێکردن شەو بەڕاستی کار ئاسانیمان بۆ بکرێ بەڕاستی کورتەباڵات خۆی لە مەعاناتی کارژێ بەڕاستی ئەمە کاریگەری زۆر زۆر تاسیرات شێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر شێوەیەکش بێ بەڕاستی ژیان و ماف و خواستەکانیان بێتە دی ئەمە ئێمە سوورشی لەسەر داواکاریەکانمان سوورشی لەسەر داواکاریەکانمان هەتا خەونی کورتەباڵەکان بەدینێنین ئێمە بەڕاستی دەستبەرداری ماف و خواستی کورتەباڵ بەڵێ زۆر سپاس بۆ عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان سپاس دارێکی دیکە بەخێر بێت بۆ بەرنامەکەمان زۆر سپاس